مناڵێ 7 ساڵە پێش نوێژیەکە مناڵێ 8 ساڵە پێش نوێژیەکە مناڵێ 9 ساڵە وتارەیە و نازە بۆ پیاویتیان نەماوە بە قسەی پیاوەکان ناگەنجە بە قسەی مناڵەکە وتاری و مناڵە کاریگەر و ئەی مناڵێک 7 ساڵ نەزانێت چۆن خۆی پاکاتەوە تۆ چۆن پێش نوێژی پێەکەی کێڵێ باش خۆی پاک کردەوە کێڵێ باش خۆی پاک کردەوە وجاری وای پیاوی زل نازانێت خۆی پاکاتەوە باش وایە نە الله قەسەم زۆر شت حورمەتی لێی دراوە نەهێڵرا تەماشاکە چیەکەن بۆ نوێژە چیەکەن بۆ دینە بۆ مزگەوتە لە هەمووی ئەدەن هەمووی بێ بەئاخەکەن لای خەڵک بە هەموو شێوەیە باش زان باشەکەن دێنە پێرێ ڤیدۆیەکم پیشانیەوە بەلایەنەیە بۆیان نردبووم لە پاکستان ژنێک لەسەر مینبەر وتارەیە هی جومعە ژن و پیا بە تێکەڵ دانیشت بەخوا لەچکەکەشی بە جوانی نەکردەوە نیو لەچکە خۆ هیچەوە لای خۆمان حەڕەکیەکانەوەیان هێناوە کە ئافرەت وتاربا و ژن و پیا بە تێکەڵ گوێی لێگرن بەزەوەیە لە جومعەیانە ماوەی کێتە جومعەشەوە نابین لە کەناڵەکانیان لێن ئافرەت تێتە سەر مەنەسام هەموو ژن و پیاوە دانیشتون بە تێکەڵاوی ئەم چیان بۆ خێنێتەوە وتە شیعر نازانم چ ئەمە فیستیڤاڵیەوەیەوە فیستیڤاڵیەوەیە ئەمە ئیفتیتاحیەوەیە ئەمە ئیفتیتاحیەوەیە ئەمە حەفلەی قورئانی ئەوەیە ئەوە حەفلەی سونەتی ئەوەیە ماوەی کەوە بێ بە جومعەش هەمووی ئاوا دەست پێێت کە تۆ بە دروستی بزانی ئافرەت وتار با بۆ کوڕ و کچ بە تێکەڵ پاوی تر وردە ئەوەش بە دروست زە چونکە ئەوە حرام بوو ئەنجاویش حرام ئەوە هەمووی بە خۆناغە شتەکان کە کوفری عالەمی ئەم شتانەکانی هەمووی بە خۆناغەیە هەر بە تێکەڵاویش نوێژ ناکەن نەتاندیوە یەک فەقیهم بۆ بێنەوە دەبێتی دروستە ڕیزی ژن و پیا بە تێکەڵاوی بە تەنیش دێکەوە لە ڕێکی یەک شتی وانیە ژنە بێت دواوە ئەگەر لە قاعەیەکی شابێ بەڵامی تر بەڕاستی ئینسان کە ئەو ئیسلامی ممارەسە کرد ئەوروپا و ئەمریکا ئەیانەوێ چاوەڕێی هەموو شتێک بەس کە ئیسلامەکەی ڕەب العالەمین بوو ئەوە دڵنیا بە پاکی وەکو خۆی بینی